بەناوی ئەنجومەنی بەڕێوەبردن و کارمەندانی بنکەی ژینەوە بە گەرمی سپاسی ڕێکخراوی فاوندیشنی ئیبراهیم محمەد دەکەین کە بنکەی ژینی تێخوێندەوە و خەڵاتێکی ئەم ساڵی بلەی پێبەخشی. بە هیواین ئەم متمانە و هەڵسەنگاندنە لەدەست نەدەین و بەرەو ئاسێکی بەرزتری ببین. ئێمە لە بنکەی ژین خۆمان بە تەواوکەر و درێژە پێدەری ئەو پڕۆژە کولتوری و ڕۆشنبیریە ئازانین کە ڕۆشنبیرانی گەورەی وەک خوالێ خۆشبووان محەممەد ئەمین زەکی بەگ و تۆفیق وەهبی بەگ و حاجی تۆفیقی پیرەمێردی خوالێ خۆشبوو چەندانی تر لە سەرەتای سەدەی بیستەوە دەستیان دایە و لە قۆناغێکی ترە ڕۆشنبیرانی تری وەک خوالێ خۆشبووان ئیبراهیم محمەد و علادین سەجادی و شێخ محەممەدی خاڵ و چەندانی تر درێژەیان پێدا و پاشتریش بەم ڕۆگەیەنرا. ئێمە ئەگەر شەرەفی ڕێبواری ئەم ڕێگایەمان پێ ببڕێ مایەی شانازی و بەختەوەریمانە. بەڕێزان، پێویستیە بینم لێرەوە لەلایەکەوە سپاسی حکومەتی هەرێمی کوردستان بکەم کە لە ساڵانی ڕابردووە هاوکاریەکی مادی بنکەی ژینی کردووە، هەرچەند لە ئاستی پێویستیە زۆرەکانی بنکەی ژینە نەبووە. لەلایەکی تریشەوە گلەیەوەی لێ بکەم کە ئاوڕی جدی لە بنکەی ژین ناوەتەوە. بە هیواین لەم خولە تازەی پەرلەمانە قانونەکانی پاراستنی بەڵگەنامە و پاراستنی دەستنووس و کتێبخانەی نیشتیمانی لە پەرلەمانەوە دەربچن و هاوکات ئەم کابینە تازەی حکومەتی هەرێمی کوردستانیش دامەزراندنی ئەم سێ دەستگا شارستانیە بە ئەرکی لە دواخستن نەهاتووی خۆی بزانێ. ئێمەش وەک بنکەی ژین ئامادەین ئەو کۆکراوەی دەوڵەمەنەی ئەم ساڵانەمان پێشکەشی ئەو سێ دەستگایە بکەین و لە هەمان کاتە دەورێکمان هەبێ بەتایبەت لە سەرەتایە لە سەرپێخستنی ئەم پرۆژەیە. لێرەوە دیسان سپاسی ئەو کەس و لایەن و دۆستە بەڕێزانە ئەکەم کە لە ساڵانی ڕابردووە هاوکار و پشتیوانی مادی و معنەوی بنکەی ژین بوون و یا جاری وهەیە خۆبەخشانە کاریان بۆ کردوین. بەتایبەت لەم 4 ساڵی قەیرانی داراییەیە